تێبینە خاڵ بە خاڵ ینی من بە کورتی یەکەم تێبینی یەکەمانەوە کە ئەوە شعرێکە کەسێک گوتوویەتی دڵداری شاعیر گوتوویەتی تعبیری کردووە لە هەستونەستی نەتەوەی خۆی نەک بەو نیەتەوە بەو نیازومە بەستە تەکلیفی لێ کرابێت تۆ شعرێکمان بۆ دابرێن دەیکەین بە مارشی نیشتیمانی واتە لە ئەسڵدا ئەو شعرێکی گوتووە تعبیری کردووە لە هەستونەستی نەتەوەی خۆی ئەوە یەک لەبەرەوەی شخصیە یعنی شتێکی شخصیە شتێکی زۆر تایبەتی شخصی یەک دوو کە شوهەوای ئەو کاتەی نەتەوەی کورد زۆر جیاواز بە لە کەشوهەوای ئێستا بۆیە ئەو دەڵێ ئەی ڕەقیب هەر ماوە قەومی کورد زوبان ئەو کاتە گەلی کورد وەک بڵێ لە ژێر هەڕەشەی مەترسی لە بین چۆندا بووە بەڵام ئێستا ئێمە لە قۆناغی بوون بە دەوڵەت و خاوەنی هەوڵ دەدەین کە خاوەنی قەواری سیاسی سەربەخۆی خۆمان بین لەبەرەوە شیعرە تعبیر ناکە لە داخوازی و پێداویستیەکان و ئاوات و هیواکانی نەتەوەی باشە بەس مامۆستا بۆەوەی تێنەپەڕە بمبورە لەسەر سەرنجی یەکەمت یعنی دوجار خۆ شاعران مڵکی گەلن وەنیە یعنی بۆچی پێتان وایە کە ئەمە تەنیا ئەحساسێک یاخود دەربڕینێکی شخصیە هەر بەڕاستی دەربرنێکی شخصیە واتە لایەنێکی سیاسی یاخود ئەنجومەنێکی پەرلەمان یاخود خەڵکێک داوای نەکردووە لە دڵداری شاعیر کە تۆ شعرێکمان بۆ بنووسە ئێمە دەیکەین بە مارشی نەتەوەی